دڵە زخاڵ بای دڵە زخاڵ بای بە ئاهی قۆرەت بە کۆی زخاڵ بای چەنی خەم خەریک شاوی بەتاڵ بای چۆن مرغ بێپەڕ شکستە باڵ بای یا خواجە ئاسمان غەزەب وارۆ لێڵ یە تۆ کردن پێم نەژنەوای سەرشێڵ چەند واتم باشق بارگەی ئیمامان مەگنەوە سەڵای نەوتوڵ نەمامان بێسوودان سەڵای عاشقی نازاران نازاران تا سەر وەفا نەداران ئەر تۆ بکێشی ساڵ ساڵ جەفاشان تا سەر چەنی کەس نیەن وەفاشان نەژنەوای پەندم چون ناپەسەندان تا کەفتی چون سەید نەدامی ڕەندان. سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. لە بەشی دووەمی بەرنامەکەمان کە قسەکردن لەسەر سەیدی هەورامی ڕەحمەتی خوای لێبێ گۆشەیەکی تر لە دیوانی سەیدیمان هەڵبژاردووە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست کە قسەکردن و گفتوگۆیە لەگەڵ دڵ یا ئامادەیی و وجودی دڵ وەکو گفتوگۆ لەگەڵ کراوێک یا سەرزەنشت کراوێک یا شوێنی عەشق و ئەوینێک لای سەیدی هەورامی. بێگومان بەشێک لە شاعیرەکانمان ئەوەندەش کە من هەستم پێکرد بێ مەولەوی و سەیدی هەورامی ڕەحمەتی خۆیان لێبێ یەکێکن لەو شاعیرانەی کە بەشێکی دیوانەکەیان سوڕانەوە و بەسەنتەرکردنی دڵە یا سوڕانەوەی بە دەوری دڵدا یا گفتوگۆکردنە لەگەڵ دڵدا. بێگومان دڵ تەنانەت لە ئەدەبیاتی ئاینیشدا ئامادەی و پێگەیەکی گەورەی هەیە بە جۆرێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە لەشی ئینساندا لە جەستەی ئینساندا پارچە گۆشتێکی بچووک هەیە پێی دەگوترێت دڵ کە پێشی دەگوترێت پادشای بەدەن. ئەگەر ئەم پارچەیە باش و ڕاساڵ و چاک بێ ئەوە ئۆتۆماتیکیان هەموو جەستە باش و چاکە بێ و بە پێچەوانەشەوە ئەگەر خراپ بێ ئەگەر بەد و لار و لاسار بێ ئەوە جەستەش بەرە و لار و لاساری و خراپەکاری ئاراستە دەکا و هەنگاوی پیاڵ دەێنێتەوە. ئێمە ئەمڕۆ قسە دەکەین لەسەر ئەو بەشە شیعرانەی سەیدی هەورامی کە گفتوگۆ و قسەکردنە لەگەڵ دڵی خۆیدا. میوانی ئەم جارەش وەک بەشی یەکەمی بەرنامەکەم زۆر بەڕێز جەنابی مامۆستا جەلیل عەباسی نووسەر و ڕاوەکاری ئەدەبی مامۆستاگیان زۆر سپاس دەکەم سپاس بۆم ئەوەی کەم جارەش میوانی بەرنامەکەم. سپاس بۆ ئێوە و ئێوەش بەخێر بێن. بۆچی سەیدی هەورامی یەکێکە لەو شاعیرانەی کە گرنگیەکی زۆری بە دڵ وە قسەکردن لەگەڵ دڵداوە. دڵ لەگەڵ دنیابینی کەسەکەدا جیاواز دەرەکەوێت یعنی لەگەڵ دنیابینی هەر کەسێکدا دڵی ئەو کەسە لەگەڵ کەسێکی کەیە جیاوازە بێ. دڵ لای سەیدی ئەو دڵی نییە کە لای مەولەوی هەیە. تۆ ئاماژەت بە هەردووکیان کرد من وەکەوەی کە هەردووکیان گفتوگۆ قسەیان هەیە لەگەڵ دڵدا. بەڵام دڵ لای سەیدی شتێکی کەیە و دڵ لای مەولەوی شتێکی کە یا جۆرێکی کە یا با بڵێن کاینێکی کەیە ئەرکێکی تری لە ئەستۆیە ئەم ئەرکێکی جیاوازتر. دڵ لای سەیدی ئەگەر زۆر بە سادەیی بڵێم ئەو دڵەیە کە لای من و تۆ هەیە ئەو دڵەیە کە لە سنگی هەموو کەسێکی زۆر زۆر ئاسایی و ئاحتیادیە هەیە. دڵێک نییە کە لە سنگی با دووارە بڵێمەوە مەولەویدا هەیە. دڵێکە کە هەڵاکە هەستیارە بێ عاشقە بێ هەر لە خۆڕە عاشقە بێ واتە دووبارە تووشی هەڵا بێتەوە چاوی نییە ببینێ چاوی دڵ زۆر گرنگە خەمساردە نەبانە با بڵێن لاسارە و شیاوی سەرکۆنەکردن شیاوی بە جۆرێک لە جۆرەکان غەرامەکردن و سزادان. دڵ لای سەیدی ئاوایە بۆیە ئەبینی لە زۆربەی هەرە زۆری شیعرەکانیە دێ سەرکۆنەی دڵەکە مەولەویش هەر سەرزەنشتکاری دڵە.
دڵە چەند جەمبی چەند مەستی و جەمبی مۆلەوی بەو جۆرە سەردەنشکاری دڵ نییە ئەی لەو لاشەوە مۆلەوی هەیەی ئەڵێ دڵ دیار نییە نهای نەکردە بۆ ئەم شیعرە لەگەڵ بۆ نمونە دڵ ناڵانشنی سەیدی زۆر زۆر لەیەک جیاوازن مەولەوی توانایەکی تر قدرەتێکی تر و شەخصیەت و بوونێکی تر بە دڵ ئەبەخشێ سەیریکە دڵ بەبێ ئاگاداری ئەم هەستاوە ڕۆشتووە بۆ کوێ بۆ لای یار اینجا ئەم خەمدای ئەگرێ پای دڵ سفتەی دەر سەرهەردان سەختن ئەم تعبیرەت تۆ لای سەیدی دەست ناکەوێ لای کەم شاعیر دەست دەکەوێ کەچی لەم لاوە فەرموو دڵە زوخاڵ بای ئەڵێ بەگوێت نەکردم تووشی هەڵە بووی یا ئەڵێ ئەی دڵ ئێستا پیر بووی کەڵکت نەما پەکت کەوتووە بیر لە فڵان بکەوە ئەم دڵە لای مەولەوی نییە لای مەولەوی سەنەی باڵغی 100,000 ساڵان بۆ چونکە پیریش مەحاڵن ئەم دڵەیە لای مەولەوی کە جاویدانە دڵی مەولەوی پیربوونی نییە پیربوونی نییە و ئەبێتە کاینێکی متافیزیک وەکو ڕۆح بەڵام لای سەیدینا لای سەیدی دڵ وەکو وتت پارچە گۆشتێکی فیزیکیە کە شوێن ئەگرێ کە لێ ئەدا کە خوێنی لێ دەچۆڕێ کە پیرەبێت و مردنیشی بەسەر باش ئەمە پەیوەندی بە پێگەی دنیابینی ئاینی مەولەوی و سەیدیەوە هەیە وتم لەگەڵ دنیابینی هەر کەسێکە دڵیش ئەرکێکی کەی پێ ئەسپێردرێ جۆرێکی کە پێناساکرێ لە بیرمان نەچێ مەولەوی جیهانبینیەکی عارفانەی هەبووە بەڵام سەیدی نەیبووە ئێمە لە هەر هەموو شعرەکانی سەیدیە بۆنێک لە عیرفان ناکەین ڕەنگە تۆسقاڵێک نزیکی کۆڵانی تەسەوف ببینەوە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان تا ڕادەیەک هەستی کردبێ یا حەزی کردبێ مرادێکی هەبێ بەڵام توخنی عیرفان نەکەوتووە و مادەم توخنی عیرفان نەکەوتووە ژیانی دڵ یا پێناسەی دڵ لای ئەم جیاوازە بۆیە لای ئەم دڵ هەروەکو وتم هەڵاکە تاوانەکە خەتاکە خۆی ئەدۆڕێنێ ساویلکەیە چاوی نوقاندووە و زوو گورج بڕواکە بە هەموو کەس ئەکەوێتە دوای هەموو کەس لەم حاڵەتەیە لەم دۆخەیە پێویستی بە چییە یا شیاوی چیە شیاوی سەرکۆنەکردن لەو لاوە هێندە هەڵی کردووە کە خەریکە جنێوی ئەداتێ قسەی پێ ئەڵێ سزای ئەدا ئەڵێ بە زوخاڵ بی ئەنی بمری ئەنی بسووتێی تا دوایی ئەم دڵە شتێکی تەجریدیە لای سەیدی وەکو وتم شتێکی عادی کە لە هەر مرۆڤێکی کەیایە دڵی من زۆر جار هەل لە خۆڕە بۆ نمونە ئەکەوێتە ژێر کاریگەری تۆ بەبێ ئەوە بتناسێ بەبێ ئەوە زەمینەیەکی ڕەخساوی پێشینەی هەبێ ئەمە پێڵێن هەست دڵ ئەو دڵی سەیدی باسیەکە تەنیا و تەنیا یا زۆرتر پەیڕەوی لە هەست دەکا نەک لە نەست نەک لە ناخوداگا و نەک لە مەسەلە متافیزیکە زۆر قوڵ و بەرینەکانی تر کەواتە توانین بڵێن سەیدی سەر بۆ قوتابخانەیە کە دەڵێ هەمیشە یەکێتی و شەو بۆ چوونەکانت بدەرە دەست دڵ و یانی جڵۆ بدەرە دەست دڵ و واز لە عەقڵ بێنە ئەنی پشتکردنە عەقڵە ئەتوانین بڵێن لای سەیدی ئەمە خۆی عشق بۆ نمونە وایە عشق ئەڵێ ئەگەر لە دەرگەیەکەوە هات لە دەرگەیەکی کەوە عەقڵ ئەڕوا ڕاکە ئەم دەرگایە کامەیە کە عشق دێتە ناوی دەرگای دڵە دەرگای هەستە بۆیە بەڵێ لای سەیدی دڵ تەنیا ئەو دەرگەیەیە و زۆر بەداخەوە زۆر جاریش ئەکرێتەوە یەکجار و دووجار نییە خراپیش ئەکرێتەوە خراپیش دائەخرێ و بۆیە لێرە زۆر جیاوازە بێتەوە حتا دەژبەر لەگەڵ عەقڵە و لەگەڵ ڕۆحە من پێم وایە لەوانەیە خوێندنەوەیەک پێویست بێ وەکو بەراوردکردنێکی زۆر جددیتر و ورتر و قوڵتر
نەک لە ماوەیەکی کورتخایەنی بۆ نمونە 20 دقەیەنی و ساعتیدا وەکو کتێب وەکو لێکۆڵینەوەیەکی تژی لە وردبینی لەسەر دڵ لای شاعیرانی کورد بەگشتی لەوانەیە ئەگەر کەسێک ئیشێکی ئەوا بکە هەندێک شتمان بۆ دەربکەوێ هەندێشتی جوان و شاراوە کە تا ئێستا نەمان بینیوە بەرحاڵ دێنەوە سەر سەیدی و من ئەڵێم ئەمە ڕێی منە ئەمە خوێندنەوەی منە تێڕوانینی منە دڵ لای سەیدی وەکو دڵ لای من وایە وەکو دڵ لای تۆ وایە وەکو دڵ لای نەخوێنەوارێک وایە وەکو دڵ لای عاشقێکی سەرەڕێیی وایە لە کۆمەڵگەی خۆمانە زۆر جار بەشێ لە پیاوەکان بە دڵتەڕ ناودێرەکرێن یا بۆ نمونە ئەڵێ بێدڵی خۆی نەکردووە توانین بڵێن سەیدی لەمەیاندا ئەتوانین بڵێن ئەم سیفەتە وەکو جەنابەت کاڵەی وەکو من و وەکو تۆ وەکو هەر کەسێکی ئاسایی وایە ئەوەیە کە سەیدی جڵەوی بۆ هەستەکانی خۆی بۆ دڵی خۆی شل کردووە و ئاسایی وەکو هەر تاکێک ژیاوە لە کۆمەلگا بەبێ هیچ بەند و باوێک نەک جڵەوی بۆ هەستەکان یا بۆ حەزەکانی خۆی بۆ دڵی بە جۆرێک لە جۆرەکان بڵێ دڵی سەیدی وەکو ئەو دڵێ وایە کە ئەڵێ ئەبێ بە مێش و ئەنیشێ بە هەموو شتێکەوە ڕێک ئاوایە ئەگنا ئەگەر دڵەکە ئاوانە بێ دڵەکە وەکووتمان وەکو دڵی لای مەولەوی بێ ئەو عەزەمەتەی پێ ئەبەخشرێ ئەبێتە مرۆڤێک ئەبێتە گیاندار خۆی بە تەنیا ئەم کالبوودا ئەم قاوغە بەجێ دێڵێ ئەڕوا بە دوای چییە بە دوای عەشقا ئێستا ئەم عەشقە بەجێی خۆی لەکوێیە چۆنە چییە بەجێی خۆی وای لێ هاتووە کە قاچی سوتاوە وتمان پای دڵ سفتەی دەرد سەرهەردان سەختن دڵ قاچ و دەست و پێی هەیە ئەڕوە چاوی هەیە ئەبینێ زمانی هەیە قساکە وە خودی دڵ هەستی هەیە هەست دەکات و دەرکی هەیە دەرک دەکات لای سەیدی ئەمە نییە بۆیە لای سەیدی هەمان ئەو مێشەیە کە ئەنیشێ بەتوانین بڵێن بە بەراورد بە مەولەوی یا لە نێوان سەیدی و مەولەویە دڵ لای مەولەوی پێگەیەکی گەورەتر و باڵاتری هەیە ینی سەیدی لەوە چێ نەیتوانی بە بگاتەوە بە دڵنیاییەوە بۆی ئاماژەم کرد کە ئەو لەوانەیە بە ڕوانگەیەکی عارفانە ڕوانی بێتە هاوکێشەکە بەڵام سەیدی بەلاشیان نەچووە سەیدی مطلقاً بەلای عیرفانان نەچووە توخنی نەکەوتووە نزیکی نەکەوتووە ئەگەر زۆر 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 بمانەوێ شتەکە شل بگرین خۆشببینیانە قسە بکەین لەوانەیە نزیکی تەسەوف کەوتبێتەوە باسی دین جیایە وەکو با بڵێن وەکو ئیماندارێک وەکو مسلمانێک ئەم کابرایە مەلا بووە تەبەن ئیمانی هەبووە متەدەین بووە مؤمن بووە بەڵام ئەمە لەگەڵ تەسەوف جیایە تێکەڵ ناکرێ و لەگەڵ عیرفان جیایە و تێکەڵ ناکرێ مەولەوی شەروەکەوە مەلایەک بووە و پەروەردەی خانەقا و حوجرە بووە و مؤمن و متەدەین بووە بەڵام ئەو تەنیا لەو قاوغەیە نەماوەتەوە وەکو مەلایەک با بڵێن تەنیا لە حوجرەیە نەماوەتەوە ئەو باڵی کێشاوە فڕیوە بۆ کوێ بۆ ئاسمانی عیرفان بۆ فیردەوسی عیرفان بۆ دنیای عیرفان تەبیعەیە لەم دۆخەیە تۆ چاوی دڵت دەکرێتەوە بە چاوی سەربینین بمبورە بە چاوی سەربینین زۆر جیاوازە بەوەی بە چاوی دڵبینین سەیدی بە چاوی سەربینیویەتی دڵ بینینی نییە لای سەیدی تەنیا کەوتنە ژێر کاریگەری بەڵام لای مەولەوینە ئەمە ئەو هۆکارەیە کە ئاماژەمان پێکرد زۆر ڕاست حتا بۆ نمونە کە مەولەوی عەنبەر خاتوون کۆچی دوایی دەکا ئەڵێ زۆر جار کاتێک کە مانگ خۆی نمایە نەکات و لە پەنای هەوری ڕەشو دێتەوە ئەوە عەنبەرە لە شوێنی ڕاستەقینەی خۆی خەریکی پرشداهێنانە لە بەرامبەر ئاوێنەیەکدا بەستمەوەیە تەنانەت دڵوابەستەیەکیشی هەیە بە عالەمی باڵا و ئەو دیوی سروشتەوە مەولەوی ئەو دیوی سروشتەوە ئەم دڵوابەستەیە ئاگاهانەیە لە خۆڕانیە عاتفی نییە سەیدی عەتفی زیاترە بەڵام مەولەوی عەتفی نییە زۆر بەدەگمەن تەنانەت لە شیوەنێکیشا بۆ ئازیزێک ئەو تووشی عاتیفە نابێ ئەو دووبارە ئەیباتەوە ئەو بۆ ئەو دنیا بەرینە
ئەمە دنیابینیەکەیە، ئەمە ڕوانگەکەیە، تێڕوانینەکەیە کە ئاوا جیایە نەکاتەوە لە یەک. بەڵام لای سەیدینە، لای سەیدی عاتفە دڵی ئاخنیوە، عاتفەیە کە زۆر 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 هەستەوەرە، ئەجوڵێ زوو ئەکەوێتە ژێر کاریگەریەوە و بۆیەش زۆر تووشی هەڵابێ، زۆر تووشی پەشیمانی ئەکرێتەوە، یعنی حتا ئەم دڵە خۆی پەشیمان نابێتەوە. بۆ چونکە لای سەیدی ئەم دڵە هۆش و بیر و فکر و هزر و شعوری نییە، واتە کاینێکی زیندوو نییە هەیە، بۆیە ڕائەچڵەکێنرێت بە سزادان، بە نخورج لێگرتن، بە قسە پێوتن، ئەڵێ هەستەوە بیر بکەوە، فەرموو لاوێتی تێپەڕی، دڵە یاڵکەرە، فەسڵی جوانی ئیسە یاڵکەرە. زۆر ڕاستە. جنای مامۆستا پێم خۆشە بچینە خزمەت پارچەیەک لەو پارچانەی تری سەیدی کە هەر گفتوگۆ و مناجات یا مناقەشەیەتی لەگەڵ دڵی خۆیان و پاشتریش ئەگەر پێویست کە هەندێک ڕاوی بۆکەین و اینجا درێژە بەرنامەکە دەدەین. شارەکانی سەیدی ماشەڵڵا شاری دوور و درێژن، لە غەزەل دەرچووە چۆتە ناو قەسیدەوە. زۆربەی هەرە زۆری شارەکانی سەیدی دۆخێکی ڕیواییان هەیە، داستانیان هەیە. لێرەشە ئەکرێ شتێک بڵێن کە لەوانەیە لە دەسەڵاتی مەولەویدا نەبوو بێت جڵەوی ئەو خەیاڵە شاعیرانەیەی بکات، هەراوە کە بەری داوە ڕۆشتووە مەولەوی سەیدی، بۆیە درەنگ ئەگاتە ئەنجام، کەچی ئەبینی لای بۆ نمونە لای مەولەوی وانە چونکە هەموو شتێکی کۆنتترۆڵ کردووە لە یەک ڕسەیە لە یەک دێڕا پەیامەکە دەداتێ و کۆتایی پێدێنێ. بەڵام ئێمە وەکو سەیدی ناکەین، هەر هەمووی ناخوێنینەوە، هەندێکی بخوێنینەوە ڕاوێ بکە اینجا بەشی دووەمیشی. دڵ ناڵانشان هەمسەران جەدەر دڵ ناڵانشان، زویریش جەتا و خەیاڵانشان، ئارەزووی تەواف عەواڵانشان، جەدووری یاران بێقەراریمان، واوەیلا و حەشر شین و زاریمان، ئارەزوم کردن چون قەدیم ساڵان، بشون پەی تەواف بارگەی ئەواڵان. سەیدی لێرەدا چیمان پێڵێ؟ یام ئەگەر ڕاوەیەکی ئەم پارچە شاری سەیدی بکەین، سەیدی دەیەوێت چیمان پێ بڵێ و یام چۆن لێرەدا گفتوگۆکەی لەگەڵ دڵە بە دەوری چی ئاسوڕێتەوە؟ یەکەم گفتوگۆ ناکات لەگەڵ دڵە، بەڵێ بۆتە ڕاوی ڕیوایەتەکە ئەگێڕێتەوە، دۆخێکی خەماوی دڵ ئەگێڕێتەوە، دڵ دەناڵێنێ، دڵ خەم و خەفەت دایگرتووە، زویری کردووە، دڵ حەز دەکا بچێ بۆ کوێ تەوافی ئەواڵان بکە. بۆ تەوافی ئەواڵان بکە چونکە یەکەم ئەو پێگەیە کە ئەواڵان هەیەی لە شوێنەکانی کەیانە، دووەم شوێنێکە بۆ سوکنایی هاتن، بۆ ئاسوودەیی و ئەمیش کە زویری جەتا و خەیاڵانشن، بۆ ئەوەی ئەم خەیاڵاتە لە مێشکی واتە لە مێشکی دڵ بێتە دەرەوە، لەوێ تۆزێ بحاوێتەوە. تەنیا ڕیوایەتکردن و گێڕانەوەیەکە، دۆخێکی دڵت پیشانەدا لە خەم و حەسرەتە لە بێتاقەتیدا. پێم وابێ ئەوەندەی لەم شارانە کە سەیدی باسی دڵەکە جۆرێ لە پەشیمان بوونەوە و پاشگەزبوونەوەیەکی زۆر، یا جۆرێ لە سەرزانشتکردن و تووڕەبوونی پێوە دیارە بەرامبەر بە دڵ. ئەوەی جەنابیشت هەندێک لەوانت سەلماند کە پێش لە قسەکانتە مەبەستمەوەیە سەیدی پەشیمانە لەم ڕێڕەوە ژیانکردنی خۆی کە ئەگونجێ ئەوەی کە ویست بێتی لە جوانی، لە قسەی خۆش، تەنانەت لە گەشت و گەڕانەکانی کە دڵ ئارەزوومەند بووە یام دڵ ئاراستەکار بووە. سەیدی لەمانە پەشیمان بۆتەوە وەکوەی کە لە پیریە سەید ئەوەی کە قسەی گەڵێ ئاخپەی جوانیەکەم گێڵێوە دماوە شکات و پیریم کردێ جەلاوە.
مەبەستمەوەیە سەیدیش دەیەوێت بگەڕێتەوە جارێکی تر بە ڕێڕێکی ڕاستەقینەیە بڕوا واز لەم جۆرە لە ئەوا و ئارەزوی خۆی بهێنە یام چی؟ یەکەم بەداخەوە ئێمە تۆمارێکی جوانی ڕێکوپێکی ئەکادیمیمان لە مێژووی شعری شاعیرەکانمان نییە. جگە لەو هەڵە زۆر و زەوەندانەی کەوتونەتە ناو دیوانەکانەوە تەنانەت تێکەڵاویەکیشمان هەیە لە دیوانەکانە بۆ نمونە شعری ئەم شاعیر لە دیوانی ئەوایە شعری ئەو شاعر کەوتوتە دیوانی ئەمە گەڕێتەوە بۆ چۆنیەتی نووسین یا خوێندنەوەی بەیازەکان لەلایەن ئەو کەسانەوە کە ئیشەکەیان کردووە. ئێمە ئەگەر ڕێکەوت یا مێژوویەکی نووسینی تاک بە تاکی شارەکانمان هەبوو بە لەوانەیە ئاسانتر بمانتوانی بایا بڵێن ڕێی لەسەر بدەین. بارحاڵ ئەوەی کە لای سەیدی ئەو پەشیمانیەمان پیشانەدا بتەوێ نەتەوێ هیچ سەردەمێکە کە بە ساڵا چووە تەمەنی ڕۆشتووە گوڕوتینی جارانی نەماوە و دووبارە بتەوێ نەتەوێ ئێمە کۆمەڵگەیەکی ئاینین. ئەم کۆمەڵگە ئاینیە وا پەروەردە کراوەکە ترسی لە شتێک هەبێ لە عەزابی دۆزەخ و ئەو شتانەش کە کردوویەتی هەمویان بە نەرێنی بێنە پێشایی و ئەو ترسە بخاتە دڵیەوە کە تووشی ئەو عەزابە من جۆرێک نییە لە عیرفان و خواناسی نا ئەسڵەن پەیوەندی بە عیرفانەوە نییە و خواناسیش نییە. با لێرەوە بڵێم ئەمە ڕێی منە تێڕوانینی منە گەنگەشە بکرێ ببوورە. بارحاڵ وای کردووە ئەو ترسە وای لێ کردووە بڵێ بێوێت تۆ بە بکە بە جۆرێک پاساو بێنێتەوە و چی پێڵێن تاوانەکان بخاتە سەرشانی کێ دڵ ئەو سەر کۆنە بکە. خۆ ئەگەر عیرفان بێ هەرگیز وا ناڵێ ئەگەر ڕۆشتە ناو دنیای عیرفانەوە هەرگیز وا ناڵێ بەڵکو بەو پەڕی سەرفرازیەوە گەشەی پێدات و هاانی ئەدات و داوای زیاتریشی لێکات کە ئەتوێیتەوە ئەم توانەوەیە ئەوە نییە لە نێو بچی ڕۆشتوویتەوە ناو ئەو گەوهەری ڕۆحی کە لێوەی هاتووی لە تێڕوانینی عیرفانیا خواوەند پێش ئەوەی خالق بێ گەوهەری بوون. مەبەستم خالق و گەوهەری بوون جیاوازیەکەی ئەوەیە تۆ ئەمە دروست کردووەوە تا خەلقت کردووە کاڵێن خەلقی کرد مەبەستمان ئەوەیە بەڵام کە کوتت گەوهەری بوونە ئێستا وەرە سەیری ئەم هەتاوە بکە. ئەم هەتاوە گەوهەر و سەرچاوی ڕووناکیە بتەوێ نەتەوێت تیش کە هاوێتە هەموو شوێن و خوشبنەکان بەبێ ئەوە لە خۆی کەم ببێتەوە. ئەو ڕووناکاییەی کە لەو سوچە هەیە هی ئەو سوچە نییە هی هەتاوەکەیە کەواتە تۆی مرۆڤ تۆ نیت بەشێکی لەو گەوهەری بوونەوەتە بەشێکی لەخوا بۆ تۆی مرۆڤ بریتید لە چی پێش هەموو شتێک بریتید لە ڕۆح. ئەم ڕۆحە ڕۆحی خوایە بۆیە ئەگەر گەیشتیتە ئەو قۆناغا ئیتر سەرکۆنەی دڵ ناکەی ئەو ترسەت لەلا نامێنێ و ئەو خەمەشت نامێنێت کە خەم خۆی بەوەی کە سزا ئەدرێ نا چونکە لەو کاتەیە معبودەکەت یارەکەت پڕیەتی لە چی لە مرونەت لە خۆشەویستی لە میهرەبانی مطلقاً شتێک بناوی قار و غەزەب و سزا و کوشتن و ئەمانە لەوێ نییە. لێرەشدا لەگەڵ مەولەوی ئەفەرمێ یاران وێنەی سافی مەی وەکامەوە وێردن هەر من وەکو دوردمامەوە شتێکی یاوای هەیە. مەبەستمەوەی لێرەدا مەولەوی خۆی بە خەڵتەی بنی گۆزەی شەرابێک ئەچوێنێ کە سافەکان ئەوانەی کە پاک و ڕاساڵ بوون و خوا زۆری زوو خۆشیویستن و زۆری خۆشویستن زوو ڕۆشتن ئەم ماوەتەوە لەبەرەوەی کەڵکی ڕۆشتنی نییە کەڵکی دیداری نییە. هەتا لە شوێنێک شافەرمێ مەڵیەوە تۆمار کردەی بیاردەم بڵیەوە زەردی ڕوخسار ئاوردەم هەرچەند شایستەی عەفوت نەدارون ڕووی شەرمەندەگیم وە دەرگات مارون. یا ئەوەی کاڵێ تۆ بوو یەرجە من جەپڕ ئینسافید من ڕوو زەردی بێم کافیان کافیانی مەولەوی لێرە دەڵێ هەر سزاشم ناوێت بەوەی کە جۆرێ لە جۆرەکان ئەم ڕوو زەردیم هەیە ئەوەی کە مەحویاڵێ بە ناوی سێوی ناوم باغەوان و من بەهەیە ئەگرم.
مەبەستمەیە کەواتە سەیدی جۆرە ترسی لە مەرگ هەیە بە پێچوانەی مەولەوی کە مەولەوی پێی وایە ئەگەر کەڵکێکیە وایە زووتر بڕۆشتایە بەڵکو ئەوە دەواازەی ژیانێکی ترە کە مۆلەوی باسی ئەو خەڵتەی دوورداکە مەبەستێکی هەیە تۆ سەیری ئەڵماس بکە ئەڵماس سەرەتا بەردێکە بەردێکی کانزایی بیبینە هیچ گرنگیەکی پێ نادەی لەوانەیە بە نوکی قاچیش فڕێ بدەیتە ئەو لاوە بەڵام کەسێکی کە دێ یا هەر تۆ ئەم بەردە ئەهێنی کە هیچ نرخێکی لەلات نییە ئەی خێتە ناو کوورەوە ئەی توێنیتەوە ئەی سووتێنی داخیەکەی تێشوی لێ ئەدەی با بڵێن عەزیەت و ئازارێکی لە ڕادە بەدەر وانە ئەمە توانەوەی لە بۆتەی عەشقا سەرنجام ئەبێ بەچی ئەو بەردە ئەبێتە پارچە ئەڵماسێک کە هەموو دنیا ئاواتی لێ خوازێ لەو شعرەیە مەولەوی هێشتا نەبووتە ئەم پارچە ئەڵماسە ئەوانەی کە سەحف بوون واتە تواونەتەوە بەڵێ ڕۆشتون و ئەمیان بەجێ هێشتووە ئەمماوە چونکە هێشتا ماویەتی کە بگات بەو ئاستە ئەوە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم ئەو ترسێک کەوتمان لای مەولەوی نییە لای مەولەوی بە جۆرێک لە جۆرەکان شەرم هەیە شەرمەزاری هەیە تەریق بوونەوە هەیە ئەمەش واتایەکی کە هەیە زۆر جیاواز و دوور لە ترس بەڵام لای سەیدی شەرمەزاریەکە جێی خۆیاوە بە ترس خۆی لای مەولەوی شەرمەزاری متمانە پێکردنە ئەروا چان پەنەژ نەو بەزمی مەحشەر یەمە سووبی تۆن ئینەکردەشەن چەنی توانای سەرهۆردە دەشەن ئەو بە شەرمەوە مڵیەوە بەردا من مشی و کام خاکەر وە سەدا جۆرێ لە جۆرەکانە لێ من بەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەهۆی کردەوەکانی منەوە بڵێن ئەمە شوێنکەوتوی تۆ ئیدعاکەری شوێنکەوتوی تۆیە کە جۆی لە جۆرەکان شەرمەندە ئەبێ و شەرمدایەگرێ من بەهۆی شەرمەکەی پێغەمبەرەوە زیاتر شەرمەزار و خەجاڵەت بارە نەک هەر تەنیاوە ئەو بە خودی خواڵێ ئەڵێ من شەرمەم گرێ بۆ یعنی ڕووی هاتنە ئاستانەی تۆم نییە بۆ چونکە ئەوەی کە دەبوو ببم نەبووم هێشتا ماومە بەڵام لە بیرمان نەچێت لەو لاوەش بەرۆکی خواگرێ لەو لاوەش محکەمەی خواکە ئەڵێ جەلای تۆ فەریاڵ جەدەسێ تۆمان ئەمە محکەمەکردن ئاخر تێگە بەڵام لەکوێ جەلای تۆ فەریاڵ جەدەسێ تۆمان خانەی قوبادی ئەوەنە سەربەرزانە ئەڵێ وەرنە جەزات جەلای زاتت بەزات جەلای زاتێت تۆ مەکەرون ڕۆی حەشر من شکاتێت تۆ هەموو کەس ناتوانێت ئەمە بڵێ بەخوا لەو لاوە لە ئەلفەوای حایە پێم وایە ئەڵێ تۆرا بەعدەس خوداوەندی چی گویم ئەمە بەخوا ئەڵێ کاکە پێت ئەڵێم خوا لە خواوەند زیاتر چیت پێ بڵێم چی هەیە لەوە زیاتر پێت بڵێم ئەمە تێڕوانینی مەولەویە مەولەوی ئەیەوێ بتوێتەوە لە معبوودا لە یارە بەڵام هێشتا ماویەتی هێشتا نەتواوەتەوە هێشتا نەبووەتە دووردە سافیەکە هێشتا وەکو خەڵتەکە ماوەتەوە و ئەمەش نایترسێنێ دووبارە یەکەمەوە نایترسێنێ بە جۆرە لە جۆرەکە تووشی شەرمیەکە بەڵام لە جیهانبینی سەیدی و لە ژیانی سەیدی و لە دنیای سەیدیدا خەبەرێک لەم شەرمە نییە پەشیمانیە کە جیاوازە لە شەرم و تۆقینە ترساندنە ترسە چارەسەری ئەم ترسەی هەیە سەیدی بۆ نمونە زۆر جار مرۆڤ شتێکەیە پێی دەگوتێ عاقیبەت خێری لە ئەدەبیاتی ئیسلامیە ئەنی مرۆڤێک هەر قورئانە فەرمێ ئین الحەسەنات یوذهبن السەیئات بەڕاستی چاکەکان مرۆڤ ئەگەر ماوەیەک لەسەر کۆمەڵێت چاکە بەردەوام بێ بار لەوە بەریشێر خراپە بوو بێ بۆی ئەگۆڕێ ئەنی فەرموودەشی لەسەر مەبەستمەوەیە سەیدی لەم خراپ ڕێکردنەی خۆی لە ڕابردووە ئێستا گەشتۆتەوەی کە نەی پێکاوە هیچ چارەسەرێکی هەیە لە شارەکانیان لە شارێکە ئەڵێ ئەی هەم نشینان ئەلمەدەد ئەی دووستان ئەلمستەغاس داوای یارمەتیەکە لێرە پەنا بۆ ئەوە هابە بۆ با بڵێن ڕزگاربوون لەو تاوانانەی هەستیان پێکا خۆ ئەگەر تێڕوانینەکەی جۆرەی کە بواە وتمان ئەوانە تاوان نەبوونیتر بە تاوان نەئەژمێردران بەڵام ئەم بە ئێستا هەڵەیەکی هەرزەکارانە یا بەرحەڵ بە تاوانێکی ناپاکەنە بار جۆرێک سەیرەکە ئەمەیان جیاوازە
بەڵام بڵێ داوای یارمەتیەکە داوای ڕێنماییەکە و هەموو شارەکانی سێدی ئەوانین ئەوەمان لەبیر نەچێ لە شوێنێکەوە بەزەیشی دێتەوە بە دڵە دڵیشی بۆ ئەسووتێ ئەشڵێکە ئەوەی کە ئاماژەمان پێ خوێنمانەوە دڵ ناڵانشان بۆ نمونە ئەلێرە هیچ سەرکۆنەیەکی دڵ ناکرێ بەڵکو بەزەیی هاتنەوەیە بە دڵە ئالێرەیە دڵ مەزلومە دڵ ستەمی لێکراوە ستەم کێشە جیاوازە کە ئەڵێ دڵە زوخاڵبای قسەی پێ ئەڵێ سەرکۆنەیەکە و پاشان لە شارێکە کاڵێ پەنجایی عمرم هورمشۆ نەهۆر من پێم وایە ئەوەی کە ئەڵێ دڵە زوخاڵبای ئەگەڕێتەوە بۆ دوورتر لەو شعرەش واتە هەر بە حەقیقەتەن بۆ سەردەمی پیری مەولەوی هیچ کات سەردەمی پیری سەیدی ببوورە من داوای لێبوردنەکەم لە بینەرانیش کە هەر ئەڵێم مەولەوی چونکە مەولەوی لە مەلکەی زەینی منە سەیدی هیچ کات بە گەنجێتی نەهاتووە سەرکۆنەی دڵی بکە بە پێچەوانەوە بە گوڕوتینێکی زۆرەوە ئەڵێ پێسەڵ زانە عەسام شارە ژیوارم کرد زرێبارە نیشا دەگەر تۆم پێی نارە ئاوا جوڵێتەوە بەڵام لەم لاوە کە نەفسەکەوێ کە پیرە بێ ئاوا سەرکۆنەی دڵەکە کەوتم بە شێوە تەجریدی و فیزیکیەکەیە لای سەیدی ئەگەر هەر لێرەوە بۆ ئەمە بچینەوە خزمەتی مەولانە مەولەوی بۆ ئەڵێ بۆ نمونە ئەڵێ پیر بووم چەماومەتەوە ئەم دووبارە بە دنیابینیەکی فراوانترەوە قوڵترەوە ورترەوە ئەڵێ باڵا کردەوە مەیل ئەو لای پەستی اینجا بۆ وردی کڵانن دەواازەی هەستی ئەمە یەک دنیا فەلسەفە و یەک دنیا تەفەکوری عیرفانی لە پشتەوە شاراوەتەوە دەی سەیدی ئەمەی نییە باشە بۆچی ئەمە گەڕانەوە نەبێ بۆ لای خوا ئەوەی کە خیام ئەفەرمێ ڕابور تەمەنم هەمووی بەنافەرمانی نەینۆکی دڵم لە گوناه ژەنگی هانی هێشتا بەومێدی بەزەیم چوون هەرگیز پێم وا نەبوو دوانی هەر بە تاکم زانی بۆچی ئەمەی سەیدیش جۆرێ لە گەڕانەوە نەبێت جۆرێ لەوە نەبێت کە خوددایە تۆ خاوەنی منی ئەگەر هەموو دنیاشم گوناه کردبێت چکە خۆت فەرموتە پڕیم گردونە گوناهم بۆ بێنە منیش پڕی گردونێ لێ خۆشببووی خۆمت پێبەخشم ئەمەی سەیدیش بۆچی وەکوەوەی خیام نەبێ وەکو ئەوەی خەیام نییە چونکە ئەم بە تێڕوانینێکی مادیەوە سێری کردووە ڕاستە نیەتەکەی ئەوەیە ئەم کە قسە بە دڵیاڵێ ئەم کە پەشیمانە بۆ بەخشینەکەیە بەڵام خەیام بۆ بەخشین نییە بۆ شێوازەی مەولەوی خانە مەولەوی تەنیا و تەنیا داواکاری بەخشینەکە نییە ئەڵێ تۆ ناچاری هەر ئەبێ بمبەخشی شتەکە زۆر جیاوازە تکایە بمبەخشە زۆر جیاوازە لەوەی کە ئەبێ بمبەخشی تکایە فڵانم بدەرێت زۆر جیاوازە لەوەی کە ئەبێ فڵانم بدەیتێ کاتێک کە ئەڵێ تۆ مەحکومی بەوەی من ببەخشی بۆ چونکە تۆ گەوهەری بەخشینی سەرچاوی بەخشینی ڕق و تووڕەیی و تۆڵە و ئینتقام و ئەوانە لە تۆ ناوەشێتەوە تۆ پاکتری لەوەی کە تۆڵە بکەیتەوە مەولانا مەولەوی ئەڵێ یا کەریم ئامان یا کەریم ئامان ئەڵێ داوای چیم لێەکەی ئادەی کێ دیاری بردووە بۆ ماڵی کەریمێک کیا تۆشەوە دەرگای بزرگان بن تۆ دەوڵەمەندی من دیاریت بۆ ناینم ئەوە تۆی ئەبێ دیاری بە من ببەخشی بەڵام سەیدی وانە سەیدی ئەڵێ تکایە بمبەخشە بەڵام لێرەشا فەرمێ ئاخر جەلای یار خۆ کەفتیوە بێس پارە بای دەگوە تێغی دێز ئەمە یار مەبەستی خوددا نییە کاتێک کە تۆ لای یاری ڕاستەقینەکە خوددایە قێزەون و شەرمەزار بووی خۆزگە پارە بووی بە تێغی دێز یەکێکە لەو شعرانەیە کە ئەکرێت دووسێ خوێندنەوەی بۆ بکرێ ئەگەر لە ڕوانگە عرفانیەکەەوە سێری بکەین لەوانەیە لە ڕوانگە متەسەوفانەکەەوە عرفانیەکەەوە ببوورە بەڵام ئەشکرێ بۆ نمونە لای ڕیۆن بێزرابێ زۆر بە ئاسانی ئەشکرێ لای نیشاد بێزرابێ ئیتی سەرکۆنێ دڵی خۆی بکە ئەها
چیت پێکردم و لە هەمان حاڵیشە ئەکرێ باسی لە تووڕەبوونی یعنی بەپێی نەسەکە تووڕەبوونی خوا کرد بێ بە مطلقیش ناتوانانی هیچ کامیان بڵێ کۆمەڵێ دەستەواژە هەر لەوەی کە جەنابەت خوێنتەوە پیر ڕۆستەم و ئەوداڵان چەند جارێ بیانی بەکارهێناتەوە لە 5-6 جار زیاتر لە شوێنی شاڵێ هەر هەفت ئەوداڵان بگێرمێ دامان بەڵکم بیاوان یاران وەلامەن ئەوداڵان چییە و هەفت ئەوداڵان چییە و پیر ڕۆستەم چییە و چۆن مەبەستمە ئەم چەمکانە جەنابتان کە سەیدی زۆر بەکارهێناوە حتا بە مناڵێ بڕۆین لەوێت تەوافی عەبدوڵڵا بکەین مەبەستی چییە لە ئەوداڵان من لە مەقالەیەکمە باسی ئەوداڵان و ئەسحابی کافەکەم بەڵێ ئەڵێم ئەمانەی یەکن و ئەیگەرمەوە بۆ ئەوێ چونکە هەموو ناونیشانەکان ئەوداڵان مەبەست یارانی ئەشکەوتە ببوورە من بەڵێ مەبەستمە ئەوەیە جەنابەت واڵی ئەوداڵان حەوت ئەوداڵ بوون حەوت پیر بوون حەوت پیا و چاک بوون باوا بڵێن ڕێک وەکو ئەسحابی کەف ڕایان کردووە هەڵاتون و چوونەتە کێوێک کە ئەمڕۆ هەر بە ناوی ئەوداڵانە لەوێ چوونەتە ناو ئەشکەوتێکەوە و تەواو بڕایەوە بۆیە من بە پێی تەشابووەکان ئەڵێم کە چونکە ئەوداڵان کۆنترە لە کاف وتومە کاف نییە لە ئەساسا ئەمە وەرگیراوە وەکو ئێمە تۆفانی نۆحمان هەیە کە وەرگیراوە لە فلان لێوێ وەرگیراوە لە فلان و تا دوایی ئەو ئەسحابی کافیش من ئەڵێم ئەبێ لەوە وەرگیرایە بەهەرحاڵ ئەوداڵان شوێنێکی پیرۆزە و پیر ڕۆستەمیش هەروە شوێنێکی پیرۆزە و شوێنێکی زۆر کەڤنارای ئەم نیشتمانەیە سەیدی ویستویەتی دووشت بکە یەک شوێنە پیرۆزەکان وە شوێنە مێژوویەکان بناسێنە بە جیلی دواتر بە منی دوای خۆی و واشم لێ بکە کە ڕێزیان لێ بگرم و پرسیاریشم لەلا بور و ژێنێ لە نەستما کە بۆچی ئەوەندە ڕێزی لێگرتوون ئەمە چییە تا دوایی بکەوم بۆ پێناسەکردن ناسنی زیاتری ئەمە یەکێکە لە کارە هەرە ڕۆشنبیریەکانی سەیدی کە بەداخەوە کەم شاعیر ئەو شتانەی کردووە زۆر باشە جەنای مامۆستا لێرەدا مەبەستمە چینەوە بۆ یەکێکتر لە پارچە شێعرەکان کە دەڵێ ئەردی دەدوینان بیەنە جامان جەستەی وێ دوینە جەسەر تا دامان باڵات چوون تیر بێ فەرقت وێنەی قیر تیرت بی کەمان فەرقت بی وەشیر ئەنی ئەمەی کە مەولەویش پێم وا زۆری هەیە لەوە ئەڵێ جاران ناخێکی سپی و سەرێکی ڕەشت دەبوو ئێستا سەرت سپی بووە و ناخت ڕەش بوو یا ئەوەی کە دەڵێ دەفتەرم جەڕووی وێم سیاتەرە مەبەستمە ئەم سێ چوارەی کە هەر باسی ڕوخساری خۆی و باڵای خۆی جاران ئەوەی کە هەر مەولەویژە فەرمێ پیری حەڵقەسان خەمپەنەم وەردەن پەی دەرگای عەدەم ئامادەمکردن ئەوە مەبەستمێ زیاتر جەنابەت لەسەری بڕۆی و ڕافەیەکی بکەی بە تایبەت حتا دەڵێ نەمامی باسی سەر و سیمای خۆیەکە سەیدی خۆیەکە بەڵام بەناوی دڵیەوە بەڵێ لە ڕوانگەی دڵیەوە بڵێ پێم خۆشم جەنابەتەوە بخوێنیتەوە و دڵە یاڵکەرە فەسڵە جوانی ئیسە یاڵکەرە جەدەسی پیرل ئەم جارداڵکەرە هەم بکێشە ئاخ هەم فەریاڵکەرە منزڵ وێرانن خاس کەوتەن وازڵ بگرەوە پێی حاڵ جەستەی بێنازڵ ئیسە بۆوە هۆش مەگەر بێهۆشی جوانیل ویەر بڵیەوە کۆشی ئەردیڵەڵ وینان بڵیەنە جامان جەسەی وێڵ وینە جەسەر تا دامان باڵاڵ چون تیر بێ فەرقڵ وێنەی قیر تیرڵ بی کەمان فەرقڵ بی وەشیر کۆن سافی ڕوخسار سەفحەی جەبینڵ کۆن دیڵێ پڕنور مژەی جەمینڵ چەمچەمەی هونا و ئەسرینش خێزان سەر نێشی قولاب مژانش ڕێزان عەقدی دۆندانت یەکجە یەک گیان ڕەنگی مەرواریت چون شەوی سیان بڵیەوە کەمان چەمیدەی چەفتڵ کۆن تێژی هەڵمەت کۆن ڕەختی ڕەفتڵ قامەڵ چەفت و لار دەندان کەفت و کەل بگێرە پای لەنگ تۆ بە دەستی شەل هەردەوە سەردا چون ئازیز مەردە
پەیوەشی وەرین عمری ویێردە درێغە هەر نەبیا سەیدی جەزەڵدا نەک بڕیاوە حاڵ جەستەی خەلەلدا. ئەم درێغ هەر نەبیا یا وەیلەتیەکە یا وەیلەتەنی ئەوەی کە قورئان زۆر هێنێ. مامۆستا فەرق لێرەڵێ باڵا چوون تیر بێ فەرق دوێنەی قیر فەرق مەبەستی جیاوازی ببوورە فەرق مەبەستی سەرە قژیانی ئەڵێ باڵات وەکو تیر ڕاست بوو ئێستا هەڵکێشەکە عەکس بوو فەرق دواتە سەرت وەکو قیر ڕەش بوو ئێستا تیرەکەت بووە بە کەمان و بۆ بە کەمان واتە چەمیوەتەوە و فەرقت بوو بەشی واتە سپی بوو سەر سپی بوو. عەقدی دوندانت یەکجە یەک گیان ڕەنگی مرواری چوون شەویسیان مەبەستی ئەمانە مەبەستی چییە؟ عەقدی دوندان کە پیر بووی پێکەوە نووساوی ددانەکانیە کە لەبێ ئەو عەقدە ئەو پێکەوە بەسراویە نامێنێ ئەنجا بۆی ئەڵێ یەک گیان و ڕەنگی مرواری چوون شەویسیان ددانیش بەو سافیە بەو سپێتیە بەو جوانیە نەماونەتەوە. ئەگونجێ ڕەنگی مرواریت مەبەستی ڕووی خۆی بێ عادەتەن ئینسان بە گەنجی و بە مناڵی ڕەنگێکی ئەگونجێ بەڵام کە ئاماژە بە مرواریەکە مەبەستی ددانەکەیە گنە ئەگونجێ ئاواشی بۆ بڕۆی یەکێک لە خاسیەتەکانی شار ئەوەیە تەفسیری جۆرە جۆر هەڵەگرێ. جنای مامۆستا بەدەر لەمەی کێمە باسمان کرد تا ڕادەیە زۆر جار وەکو جەنابەت فەرمووت سەیدی بەزەیی بە دڵی خۆی دادێتەوە زۆر جار لۆمەیەکە زۆر جار بۆ منە سەرزەنشتێکی قورسیەکە تا ڕادەیەوەی کەتر ئەوێ تەواو بیشکێنێ بەدەر لەم دوو بوارەی ئەم سێ بوارەی کەم ئێستا باسم کرد ئەگەر بوارێکی ترما بێ سەیدی چوزانم باسی دڵی کرد بێ یا دڵ پێگەیەکی تر و ئامادەیەکی تر و بوارێکی تری پێدرابێ لای سەیدی ئەمە کەمە کۆتا پرسیارم چووکە کاتی بەرنامەکەشم دووسێ خولەکێکی ماوە. بەڵێ یەکەم ئەگەر لەسەر ئەم شارە کەمێک بوەستین ئەم شارە یەکێک نییە لەوانەیە کە سەرزەنشی دڵەکە سزایەدا نا ئەمە یەکێکە لەوانەیە کەوتمان بەزەیی پێدا هاتنەوە ینی ژیان ئەکاتە فیلمێک و پیشانی دڵیاداتەوە تۆ ئاوا بووی ئاواد لێ هات و حەسرەتە کێشێ بۆچی بۆ عمری ویێردە بۆ خۆشیانەی کە ڕابردوون تازەیەتر بۆیان نایێتەوە ناگەڕێتەوە ئەوە لەسەر شارەکە. دووەم لەوانە بوو بکرابایە لەسەر شتێکی کەی سەیدی باز بکرێکە زۆر ئینسان بتوانێت قوڵتر ورتر ڕۆ بچێتە ناوی بەڵام دڵ لای سەیدی ئەگەڕێمەوە بۆ سەرەتا ئەڵێم شتێکی ساکارە و ئەویش بە شێوەیەکی ساکارانە سەیدی دڵی کردووە هیچ شتێکی نییە کە وا سەرنجت ڕابکێشێ بچیتە ناخیەوە بچیتە ڕۆ بچیتە قوڵاییەوە. تەنیا ئەوەندە هەیە جاروبار بەزەی پێدا دێتەوە جاروبار سکاڵای لەگەڵ دەکا و جاروباری سەرکۆنێ دەکات و سزای دەدا. ئەمەش دوو حاڵەتە یەکەم حەسرەت خواردنی خۆی بۆ ڕابردوو وتمان ئەمە هی سەردەمێکە کە گەیشتووەتە تەمەنی پیری هەموو پیرێکیش بتەوێ نەتەوێ حەسرەتە خوا بۆ لاوێتی و بۆ سەردەمەی ڕای بواردووە و ڕابردووە. سەیدیش بەدەر نەبووە لەو خەڵکە بەڵام سەیدی وەکو شاعیرێک ئەکرا ڕوانگەیەکی کەی هەبێت یا ڕوانینێکی کەی هەبێ شخصیەتێکی کە بەدڵ ببەخشێکە بەداخەوە نەیبەخشیوە. من زۆر سپاس دەکەم زۆر چێژم بینی لەم دووەڵقەی کە لەسەر سەیدی کردمان بە ئومێدیەوە ئینشاڵڵا لە داهاتووشە زیاتر لە ڕوانگەی ترەوە سەیری سەیدی و جیانە جوانەکەی سەیدی و شعری سەیدیەکەین بەڕێز جەنابی مامۆستا جەلیل عەباسی نووسەر و ڕافەکاری ئەدەبی من زۆر سپاس دەکەم سپاس بۆ دەرفەتەش کە بە بەرنامەکەت بەخشی. سپاس بۆ ئێوەش منیش ئەبێ بڵێم کە بەلای منەوە وەکو جەلیل عەباسی بەشی یەکێمی بەرنامەکەم زیاتر بەدڵ بوو تا بەشی دووەمی چونکە پێم وایە بەشی دووەم مەجالی مەلەکردنی نەبوو تێدا بە جۆرێک لە جۆرەکان مەحدود بوو داخراو بوو کە لەوانەیە چۆن بڵێم حەزیا خواستی بینەری تێر نەکرد بێ کە من وەکو خۆم داوای لێبوردنەکەم و خۆزگەمە خواست کە وەکو بەشی یەکەم شتێکی دەوڵەمەندتر وایە و دووبارە دەستی ئێوەش خۆش بێت و بەخێر بێت.
زۆرسپا من وەکو خۆم چێژم لە هەردوو بەشەکە بینی و پێم وایە کە شتێکمان وت کە ئەگونجێ نەزانراو بوو بێت لای بینەر و تەنانە لای منیش زۆر سپاس دەکەم دووبارە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارش کە قسەکردن بوو لەسەر ئامادەی دڵ لای سەیدی هەورامی تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.